لێرە 200 کەس گروپە هونەریەکان بەشدارن کە ئەو 200 کەسە بریتیە لە 10 گروپ و هەروەها 85 کۆشکمان داناوە کە 85 کۆشکەکە 5 کۆشکی کاری خواردن و خۆماڵوی ئاوایە ئەو یەکی تر 80 کۆشکی تریشی هەمووی کاری دەستی و هونەری گەلانی جیاوازە کە ئەوانیش هەمویان 160 کەسن. بەس لە گەلانی جیاواز چ گەلێکە؟ گەلەکانی ناوچەکە جگە لە چەند وڵات و چەند گەل کە بەشداریان نەکردبوو ئێمەشە تورکمەنەکانمان هەیە کە لێرە بەشداریان کردووە، ئازەریەکان بەشداریان کردووە، کوردەکانی ڕۆژهەڵات و باشووری خۆمان بەشداریان کردووە، هەروەها عەرەبەکان بەشداریان کردووە، بەشێکی تر لەوانەیەکەوە بەشداریان کردووە ئەفغانستان بۆ کە بەشداری کردووە، پاکستان بۆ کە بەشداری کردووە، هەرێمی کوردستانیش بابەتی کەوتوری نەتەوەکەی خۆیان پیشانەدەن. ئەلبەت ئیمساڵ بۆ یەکەم ساڵ کەمێک چکۆلە بوو، ئینشەڵا ئێمە بۆ ساڵەکانێکی تر زۆر بەرفەراوانتر و گەورەتری دەکەین بەو شێوازەی کە سلێمانی چۆن بووە بە پایتەختی ڕۆشنبیری ئێمە جارێکی تر بیکەین بە پایتەختی ئاشتی و ئاشتیخوازی بۆ هەموو گەلان. تا چەند دڵخۆشن بۆی کە ئەمڕۆ ئێوە لە سلێمانی؟ وڵا زۆر دڵخۆشین، زۆر دڵخۆشین، ئینشەڵا خەڵکی سلێمانیش دڵخۆش بێ بە هاتنی ئێمە بەم فستیڤاڵە.